پەیمانگای هونەرە جوانەکانی شاری کەرکووک یەکێک لە پەیمانگە چالاکەکانە کە ساڵانە خوێندکاران چەندین کارنامەی دەرچوون کە با بڵێن چەندین شانۆی یاخود شانۆنامەی تایبەتی پێشکەش دەکەن. لەم ساڵدا یەکێک لە شانۆیەکان کە شانۆی فاتمەخانە لە دەرهێنانی یەکێک لە خوێندکارانی قۆناغی پێنجەمی پەیمانگای هونەرە جوانەکانی شاری کەرکووک بەشی شانۆیە کا لە دەرهێنانی هونەر جەوهەرە لە پاڵەوانێتی یاخود لە نواندنی ژمارەیەک لە ئاکتەرانی بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکانی شاری کەرکووکە. لە پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووک بەشی هونەری شانۆی فاتمەخان نمایشکرا. ئەم شانۆیە پرۆژەی خوێندکارانی قۆناغی پێنجەمە. شانۆی فاتمەخان لە نووسینی نووسەری ڕۆژهەڵاتی کوردستان محەممەد منوچەهریە و لە دەرهێنانی هونەر جەوهەرە. چیرۆکی شانۆیەکە باز لە ژنە شۆڕژگەڕێکی کورد دەکات بە ناوی فاتمەخان کاتێک شەڕ هەڵدەگیرسێت فاتمەخان و کەسوکارەکەی لەدەست دەدات. ناچار دەبێت چەک هەڵبگرێت و ڕوبەڕووی دوژمنانی ببێتەوە. ئێمە این خۆ لەگەڵ ئەوە شاتەرێستا پێدەوتون پێشنیارت چییە؟ سەبارەت بە کێشەکە. کام کێشە؟ کێشی باوەڕهێنان بە هاتنی گودوو. بە نسبەت منەوە ئەوە هەر کێشە نییە. من وەکو هونەرجەوەر دەرهێنەری نمایشی شانۆی فاتمەخان قوتابیم لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەشی شانۆ قۆناغی پێنجەم و هەستاین بە نمایشکردنی ئەم شانۆیە لەگەڵ چەند خوێندکارێکی تر کە هاوڕێی خۆم بن چەند ئەکتەرێکی گەنج. شانۆی فاتمەخان نووسەری محەممەد منوچەهری ڕۆژهەڵاتی کوردستانیە نووسویەتیەوە. فاتمەخان باز لە شۆڕژگێرێکی کورد دەکات کە تقریباً لە 140 بۆ 150 ساڵ لەمەو پێش ئەم فاتمەخانە کەسێکی ئاسایی بووە و پێش ئەوەی جەنگ هەڵبگیرسێت باز لە ژیانی خۆیە کات کە دوای ئەوەی جەنگ هەڵگیرسا و مەسەلەن کەسوکارەکەی لە ناوچوون شەهید بوون مناڵەکەیان سوستاند دوایەوە چەک هەڵەگرێت بەرامبەر دوژمنانی. تقریباً 2 مانگ ئەبێت ئێمە لە پەیمانگای هونەرە جوانەکان پرۆڤاکەین بە بەردەوامی هەموو ڕۆژێک تەنانەت ینی ڕۆژی وا هەبوو مامۆستاکانە هاتن لێرە زۆر سوپاسیانەکەم کە ڕۆژانی پشوش بوو ئەوان لەگەڵ مابوون ئێمە پرۆڤەمانە کرد جاروایە بوو تا ساعت 3 4 5 ئێوارش ئەماینەوە ئێمە خەریکی پرۆڤەکردن بووین و بەڕاستی مامۆستاکان بەعام زۆر هاوکاریمانیان کردو و زۆر سوپاسیانەکەین لێرە.